حکیمیت بی لکورد هر هم. نه ایشان. اگر پشتیبانی من هدف به انجام گیرد. بداخل نکرد سجفت نکرد هنرمندان. بجدی اما ابینین اولی که یه شقام. سرچینی هنرمندان و فرمانبران این ببوره ماموسیان و فرمانبران. بداخواني يعني يما نماندي مثلا كومال لنوبيك كومال لا تشيلوش كانيكا لا فيشوي خوبشان درام يما انواع تشيلوش ماني لا باريزان لا باريزان لا دولة بنشان لا كاسكاران لا هموش تشيلوش اوي كوا يتسجادوا جادوا ناغزاي كدربره ديارك دوچي بداخو اما اگر هنرمندان اگر همو کۆمەلگاو همو خەڵکو و هەموو چیرۆژەکانی لەگەڵانە بێت فشارێکی گەورە نەکەن ئێمە هەر بەم ئاستا ئەمێنینەوە بەداخەوە من وەکو هونەرمەند کە تۆنە ئەگەر دکتۆرێک بەهاتە هەمووت وەکو دکتۆر پشتگیرمان بن مەبەستەکەم ئەوەیە وەکو هونەرمەندان داوای لێبوردنتان دەکەنەوە کەمێ تاخیربوون لەبەرەوەی بۆ خۆشم باش نەبوو بەڵام ئێمە بەشێکین لە ئێوە ڕاستە ئێمە کۆمەڵێ هونەرمەندین بەهۆی پیشەکەمانەوە ناوەمان پێ بڕاوە بەڵام هەریەکە لە هونەرمەندانەیە مامۆستان یا فەرمانبەرن کە ئێوە چینێکی سەربارز لە مامۆستایان و لە فەرمانبەران خەباتێکی مەدەنی سەرکەوتوو جوان و گوێرانەتان گرتوۆتە بەر بە ئومێد ئێوەین کەوا حکوومەت جێویستی داواکاری هەمووان بێت ئێمە هونەرمەندان هەمیشە پشتیوانتان بووین ئێوە بە خەواتی خۆتان ساڵانێکی زۆر لەسەر شەقامەکان ناڕەزایەتی دەرەبڕن ئێمەش لەوانەیە ساڵانێکی زۆر لە ڕێگەی کارە هونەرەکانمانەوانێ هەموو ئەو دیاردانە و ئەو کەم و کوردیانێکە دەسەڵات هەیوی حکومەت هەیوی ئێمە وەکو ئێوە کەم تەرخەمیمان نەکردووە بەڵام ئەمەی ئێوە سەرقاتی و ئێمە گەورەتر ئێمە پشتیوانیتانە لەوانەیە سبەینە هونەرمەندانیش بە هەمان شێوە ئەگەر حکومەت گوێیان لێ نەگرێ یان ئەگەر قەدرێ یا گەناحەقیەک بەرامبەر بە هونەرمەندان بکرێت ئێمەش هەمان ڕێژکەی ئێوە بگرین لەبەرەوە ئێمە پێویستمان بەوەیە کەوا هەمومان پشتیوانی یەک بین لە هەموو خۆشی و ناخۆشیەکە چاوی یەکەیە کە تا ماچەکەین هەمیشە سەربەرز بن چاوی یەکەیە کە تا ماچەکەین ئێمە زۆرمان هاوار هونەر و هونەرمەندان لە ڕێگەی کارەکانیان زۆریان هاوارکە بەڵام بەداخەوە ئەو شتانە کە تێ بۆ کەسێک کە مێشکی لە کارا بێت کە چاوی مێدەوارین ئێمە دەسەڵات لەمانە چێ هیچ کەسێ نییە دوژمنی وڵاتی خۆی بێت دوژمنی دەسەڵاتەکەی خۆی بێت هیچ کەسێ حەز ناکە مەسەلە ناحەز نەیارانی ئەم هەرێمە و ئەم وڵاتە و خەڵکی ئەم کوردستانە دڵخۆش بن نارانی ئەم وڵاتە و ئەم کوردستان ئێمە نەهاتوین مەسەلە بەلای حیزبێکە دای تاشین بەڵام نەقدی لایەنیشی معەیەن بکەین چونکە وەزیفەی هونەرمەند ئەوە نیە ئەبێت تۆ نەقدەکەت بەعام بێت بۆ خەڵک هر حزب خدمتي دوسي ملتكم كابنات مسارة ولا جهر لان يكون بيتين يعني بيتين ما بعبش اما اذا صار قوتي لبنالق ما نوتا غوريك ما تشغير ما من پشتیوانی تانە کەین اما برسيتي تەمەند درێژ بن لەش ساغ بن فرانسكي ئێمە ئێستا لێرەمانمان کردووە بۆ ئەوەی خەڵک ژێویژیانی سادەی هەبێت ئەوایە ئێستا ئێمە لێرەمانمان کردایە لەگەڵ هەموو چیرۆژەکانە بۆ دروستکردنی دەوڵەتی نەک بۆ بووچە بەداخەوە زۆر بەداخەوە هەر شتێک داواکاری بێ و لە ئێمە پێ بە پشتیوانیتانە ئەڵبەتە چینی هونەرمەندانیش بەگشتی بەشێکن لەو نەهامەتیە بەڕاستی زۆر هونەرمەندەیە ئەمڕۆ کە تا ئێستا ئاوڕی لێ نەیداوەتەوە ئێمە ئەمە کوڕزانەوە نییە بەڵام ئەمە ئەرچێکی سەرشانی دەوڵەتە ئەرچێکی سەرشانی حکومەتە کە بەتەنگ هەموو چین و چێژە بەڕاستی کەم و کوچەکان زۆرن بەڵام ئێمە ئەم وڵاتە بە وڵاتی خۆمان نێزار دەسەڵات ئەگەر گوێڕایەڵی میلەت بێت هەڵبەتە ڕۆژمان بەم ڕۆژە نەیەکەین خەڵک چی ئەوێ خەڵک نانیوێ ئازادی ئەوێ چەندین ساڵ لەمەوە پێشی کەسێک نەدی لەسەر شەقامە 2011 خەڵک ژیانی هەبوو بەڵام شتێکەیە جاری وایە دەسەڵات دەڵێ سەری نایەشێ و پریاسکە بەسێت تۆ نان قوتی خەڵک
بژێوی ژیانی خەڵک دابین کە خەڵک چی ئەوێت خەڵک بۆیەتە سەر شەقام خەڵک بۆچی ناڕزایەتی دەرەبڕێت ئەو ئەرکەی لەسەر شانی توێ تۆ واجبی توێ تەنها ئەوەیە کە موچەکەی بێتێ کە موچە هەبوو بازار ڕەبوژێتەوە کار و کەسابە دەبژێتەوانێتە چ خەڵک چ دەربەسی بخبنیت ئاگای لە حکومت نامێنێ وات لە حکومت تەنها ئەوەی کەوا لەسەر شانتە موچەکەیت کە موچەتدا ئیتە خەڵکیش کار و کەسابەتی بکرێتەوە ومێدەوانین کە دەسەڵات لەمە تێ ئەم پیاوە منداڵێکی شەردەماتی منداڵێکی حاڵەتی تایبەتی هەیە حەو ڕۆژە بەسەر عارەبانە یاخود لە باوشی هێنن فەقیر لێرە ماچێکی کات و ئەڕاکە من ئەگەر خەبەر پێناوی خەڵک نەبێ حەو ڕۆژە ئەم مناڵە بەتەنها بەبێ سەرۆژ لە ماڵەوە بەجێ هێڵم ئەو منداڵێکی خۆشکەرێک بۆ ئێمە وایە چەند پشتگیریەک بۆ ئێمە تێگەی ورایان زۆر زۆر باشە ئێمە بە ئەکیسەشانی خۆمان ێزانین کە هەمیشە لەگەڵ داواکاری هەموو چین و توێژەکە بین نەگەمار مەسە لە مامۆسایان و هونەرمەندان هەموو چین و توێژەکە ئێمە وڵاتەکە بە وڵاتی خۆمان ێزانین ئەم دەسەڵاتش ئەبێت لە داخوازی خەڵک تێبگا چونکە ئەگەر تێنەگات ئەوەی دوژمنە ئەمە خۆزێتەوە هەمیشە دوژمنەکەمان پێیان خۆشە ئەم شتە هەبێت بۆ ئومێدینکەوە وڵات بەرەو ئارامی بچێ بەرەو تەباهی بەرەو ئاشتی کێشەکان چارەسەر بکرێت.